زیاتر لە 10 ساڵە لە ترسی جەنگ لەگەڵ خانەوادەکەی سووریای بەجێهێشتووە و لە هەولێر دەژی. ئەو ئامێرە ئەلکترۆنەکان و کارتی مۆبایل دەفرۆشێت و دەڵێت ئیدی ئەتوانین بڵێن خەڵکی سووریا ئازادیت باش و هەمومان دەگەڕێن بۆ شوێنەکانی خۆمان، چونکە بەوتەی ئەوەی سووریای بەجێهێشتووە لە ناچاریدا ئەو بڕیاری داوە. الحەمدولله 14 ساڵ ئەمە چاوەڕێی ئەو ڕۆژەی دەکەین، خوای شکری دەکەین. الحەمدولله وەڵا وەزعەکە قەدیم زۆر ماندی بوو، ئێستا کە ئەوڕۆ سووریەکان هەمووی چاوەڕێی ئەو ڕۆژەی دەکەن. الحەمدولله خوای بەزیادبی. ئینشاءڵڵا جارێ دیار نییە، بەس ئێستا سووریەکە هەندێک باش دەبی. هەمووی دەستینە سووریا، هەمومان دەستینە سووریا باشتر. محەممەد هاوشێوەی عەبدوڕەحمان دڵخۆشە بە نەمانی ڕژێمی بەشار ئەسەد. ئەو لە خۆشی ڕوخانی ڕژێمی سووریا شیرینی دەبەخشێت لەو دوکانی کە کاری لێ دەکات و باس لەوە دەکات. بیر و مێشکمان لای کەس و کارمانە و هەر دەگەڕێنەوە بۆ باوەشی نیشتیمانمان. والله العائلة بسوريا حاليا يعني الوضع ما كان. خێزانەکەم لە سووریا دەژین، دۆخەکە خراپ بوو، نەمان دەوێرا دەریان بهێنین، ئێمە لە شوێنێک و ئەوان لە شوێنێک، ژیان نەمابوو لەوێ. ومێدمان بەخوای گەورەیە دۆخەکە باش بێت و لە جاران باشتر بێت لەسەر دەستی کەسانی شەریف. زۆر سپاس بۆ ئەو وڵاتانەی میوانداری ئێمەیان کرد، لە پێش هەمویان کوردستان. بێگومان دەگەڕێینەوە بۆ سووریا چونکە وڵاتی خۆمانە، دەگەڕێینەوە بۆ لای وڵات و کەس و کار و شوێنی خۆمان. هێشتا ئاهەنگگێڕانی پەنابەرانی سووریا لە کوردستان بە کۆتا نەهاتووە. هەر جارە و لە شوێنێک کۆ دەبنەوە و دەڵێن ئیدی کاتی گەڕانەوەمانە بە ئازادانە. يسقط بشار الأسد، سقط هو على إيدين الثوار. بەشار ڕووخا لەسەر دەستی شۆڕژگەڕە شەریفەکان ڕووخا. ئێمە خەڵکی درعا و حەمس و حەماین، دەوڵەتەکەی ڕووخا و ڕژێمە گەندەڵەکەی نەما. ئێمە ئازادیمان دەوێت. میلەتی سووریا شایەنی ژیانە. ئێمە میلەتێکی ڕۆشنبیر و بەڕێزین. گێلی سووریا شایەنی ژیانن. الشعب السوري بيستاهل يعيش. هیچ ئامارێکی فەرمی لە لای حکوومەتی هەرێمی کوردستان نییە لەسەر پەنابەرانی سووری لە کوردستان، بەڵام تەواویانیان لە دەستی ڕژێمەکەی بەشار ئەسەد هەڵاتون یاخود لەبەر بێکاری و شەڕ و ئاڵۆزەکانی ساڵانی پێشوو. دیار جەمال دەنگی ئەمریکا، هەولێر.